سەبارەت بە گرفتەکانی بانزین کوالێتی بانزین نرخی بانزین ئەو گرفتانی هاوڵاتیان بە دوایە چین شۆفێران دایانەوە بیزانن لەگەڵ بەڕێز ڕێبین زەنگانە بەڕێوەبەری گشتی کارژێڕووی دارایی لە وەزارەتی سامانە سروشتیەکان گفتوگۆکەین. بەڕێز ڕێبین بەخێر بێن. پێشەوەی بچینە سەر باسی گرفتەکانی بانزین دەمێ بزانم دوێنێ هێرشکرا سەر کێڵگەی کۆرمۆر کە دانەگاز کاری تیاکات هیچ گرفتێک بۆ کێڵگەکە دروست بوو؟ ئەم هێرشانە چەند جارێکە ئێمە ئاگامان لێ و ڕوویاوە، بەڵام خۆشبەختانە هیچ کاریگەرەیەکی لەسەر پرۆسی نەوت و گازی هەرێمی کوردستان نەبووە. بەڵێ شۆفێران گلەیەکەن لە کوالێتی بانزین بە تایبەت 800 دیناریەکە دەڵێن نەفتایەکی زۆری تایە و بە کوالێتیشی باش نایەتە بازارەوە. کوردستان سوچارش بە دەداچوونی کردووە لە نێو تاقیەکان دەرچووە کە ئۆکتانی تا 89 واتە باشە بۆ ئەو سعرە ئەو کوالێتیە باشە. ئێوە کاتێ بانزینە دەنە بانزیخانەکان دواتر بە دۆداچوونەکەم بزان بانزیخانەکان دەستکاری ناکەن؟ بە دڵنیایەوە ئێمە بێجگەلەوەی کە چەندین لیژنەی لاوەکیمان هەیە لە پارێزگاکان دەکا لەلایەن بەڕێوەبەرایەتی و کانزاکان و بە هەماهەنگی لەگەڵ پارێزگاکان و هەم وەزارەتی سامانە سروشتیەکانە کە ڕۆژانە سەردانیان هەیە بۆ بانزیخانەکان و تێستی کوالێتی بانزینەکە ئەکەنەوە. بە دڵنیایەوە لەوانەیە چەندین جاریش بڵاوکرابێتەوە بە لافیتەش بە بانزیخانەکانەوە هەڵواسراوە. هەرچ بانزیخانێک کە بە پێچەوانی ڕێنمایەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان و ئەو کوالێتیە کارپێکراوانی کە دانراون کە ڕەچاوی تەندروستی هاوڵاتیان و پاراستنی ژینگەی هەرێمی کوردستانی کردووە بجوڵێتەوە بە ئەکیدی یان بە پێی جۆری سەرپێچەکەی سزادراوە، جاچی بە داخستنی بانزیخانەکە بوو بێ یان ئەوە تا بە سزادانی مادی بوو بێت. سەرڕێ ئەمەش لیژنەیەکی باڵا لەسەر بڕیاری جەنابی وەزیر دروست کراوە. ئەم لیژنە باڵایە لە سێ ڕۆژی ڕابردوو پێکێنراوە کە زۆر بە ڕێکوپێکی و بە جوانی چاودێری کوالێتی بانزینەکان. بەڵێ وەزارەتی سامانە سروشتیەکان دەڵێت ڕۆژانە 3 ملیۆن لیتر بانزین دەخینە بازاری هەرێمی کوردستانەوە. هەرێمی کوردستانیش ڕۆژانە نزیکی پێویستی بە 6 ملیۆن لیتر بانزینە. ئەو 3 ملیۆن لیترە بۆ تەواوی پارێزگاکانیە نێرنیان چی دەکەن؟ چۆنە؟ من پێم باش بوو ئاماژە بە بڕیارێکی پێشووی جەنابی سەرۆکوەزیران بم کە لە مانگی هەشتی ساڵی 2021 وەزارەتی سامانە سروشتیەکانی ڕاستپار بۆ هەمانگیکردن لەگەڵ وەزارەتی نەوتی حکوومەتی عێراقی فیدراڵ بۆ دابینکردنی بەشە بانزینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەکو هاوڵاتیانی تری پارێزگاکانی تری عێراق خۆشبەختانە ڕەزامەندیان ناو لە سەردابینکردنی ڕۆژانە 1,800,000 لیتر، بەڵام بەداخۆ لە دوای ماوەیەکی کەم کە پابند نەبوون بە ناردنی ئەو 1,800,000ەکە تا لە ڕۆژی دەستپێکردنیەوە کە لە 5 نۆی 2021 دەستی پێکرد کە تاوەکو ئەمڕۆ ئەبوانی نزیکی 300 ملیۆن بانزینیان بۆ پارێزگاکانی هەرێم بناردایە، تەنها 150 ملیۆن لیتریان ناردووە. ئەمە خۆی لە خۆی داجیاوازیەک بۆ هەرێمی کوردستان ئەمە خۆی لە خۆی داجیاوازیەک بۆ لە نێوان هاوڵاتیان لە نێوان پارێزگاکانی هەرێمدا. سەرڕای ئەو فەرقەی سعرەی کە لە نێوان پارێزگاکانی عێراقا بە 450 دینار وەکو داعمی حکومی دابینەکرێ بۆ هاوڵاتیان بۆ هەرێم بە 650 دینار دابین کرا و بەرهەمی ناخۆی ئێمە ڕۆژانە 1 ملیۆن لیتر بووە. ئەم ملیۆنە بەڵێ پێشودر لە ڕێی هەم کەناڵەکانەوە کەناڵی ڕاگەنەکەی 24ەوە هەم لە ڕێگەی هاوڵاتیانەوە گوێمالە گازندە بووە، بەڵام خۆشبەختانە چەند ڕۆژی ڕابردوودا بە بڕیاری جەنابی وەزیری سامانە سروشتیەکان لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆکوەزیران ئەم فەرق و جیاوازیەش نەما. ئەو ملیۆنێک کە لە ناوخۆ بەرهەمە هێنرێت دابین کراوە بۆ کەرتی گواستنەوەی گشتی بە نرخی سایکی لە شۆفێرانی تەکسی گلەی ئەوەی کرد کە ئەڵێ ژمارەی و بەنزیخانانین کە ئێمە دەمانتوانی بەنزینی 690 لێ وەرگرین ژمارەی بەنزیخانەکان کەم کراوەتەوە. ژمارەی بەنزیخانەکان کەم نەکراوەتەوە لەبەرێکی ئێمە تەحدیدمان کردووە ئەو 690 دینارە بەنزیخانە هەیە. ئەوان بەزەبەت بە تاوەتی ڕقەمەکان نە، بەڵام جیاواز بە پی ناوچەکان دابەش کراوە. ئەم بەنزیخانە ئەم 690 بۆ کەرتی گواستنەوە دابین کراوە کە تایبەت بۆ تەکسی و بۆ ئەو پاسانێک کە هاوڵاتیان و کاسبکاران و فەرمانبەران کە چینی هەژار بتوانین لێی سوودمەند بۆی نرخ بەرز نەبێت بە تاکیدی و بە بێ جیاوازی لە نێوان پارێزگاکانە دابەشەکرێ بۆ زانیاریت لە ئێستا لە بەرهەمی 1 ملیۆن لیتر لەسەر بڕیاری وەزیری سامانە سروشتیەکان 400,000 لیتری کە کەمتر لە نیوەکە بۆ پارێزگای سلێمانی و هەڵەبجە ئەڕوات 400,000 لیتری بۆ پارێزگای هەولێرە 200,000 بۆ پارێزگای دووهۆکە. بەڵێ
ئەوەتەسا وەزارەتی سامانە سروشتیەکان ڕۆژانە چەند میلیۆن لیتر بنزین ئەخاتە بازاڕ. دوا بە دوای بڕیاری جەنابی سەرۆک وەزیران لە کۆبوونەوەی ژمارە 84 ئەنجومەنی وەزیران بە ڕاستپاردنی وەزیری سامانە سروشتیەکان بە خستنەگەڕی تەواوی توانەکانی وەزارەتمان بۆ دابەزاندنی نرخی بنزین، وەزارەتمان لە هەمان ڕۆژدا کاری پێویستی ئەنجامە بە دابینکردنی 2 میلیۆن لیتری تر وەک بە نرخی 800 دینار کە ئەمەش مانگانە نزیکەی 18 بۆ 19 میلیۆن دینار هاوکاری دەکرێت بە بێ جیاوازی بەسەر پارێزگاکانە دابەش دەکرێت. خۆشبەختانە کاریگەرێکی ڕاستەخۆ لە هەمان ڕۆژدا لەسەر نرخی بنزین دەرکەوت کە لە 1200 دینار و دابەزی بۆ 870 دینار کە ئێمە هێشتا دەستمان نەکرد بوو بە دابەشکردنی نرخی بنزینی سوپەر و محەسەن ئەوانە بۆ دانابەزن. ڕێکارەکانیان لەسەر بەڕاستی هەر وەکو لای هەموومان ڕوونە نرخی نەوتی خام لە بازارەکانی جیهاندا بەرز بۆتەوە. بەڵام وەزارەت و حکومەت ڕێکاری لەسەر بازرگانان هەڵنەگرت. با ئاماژەیەک بۆ بم لەسەر بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی ئەمە کە نرخی نەوتی خام لە بازارەکانی جیهان بەرز بووەوە کاریگەریەکی تەواوی هەبوو هەموو شوێنە بەرز لە سەر نرخی سوتەمەنی لە هەموو دنیادا و کوردستانیش بێ بەش نەبوو لەم بەرزبوونەوە. و ئێمە کێشەمان لە کەمی بنزین نییە، کێشەی ئێمە لە نرخی بنزینە کە ڕاستەخۆ لەلایەن هەوڵاتانەوە بەکارهێنرێت و بە نسبەت ئەو کەمیە 800 هزاری کە با بڵێن عەفەنەوە 800 دیناری کە دابین کراوە لە پارێزگاکان تقریبا نزیکی 400 دینار هاوکاری حکومەتی لەگەڵدایە. بەڵام بە نسبەت دابەزنی نرخی سوپەر ئەمە بەپێی نرخی برێنتە ئێستاگەر بین بگەڕێنەوە بۆ نرخی برێن تقریبا لیترێک بنزینی سوپەر لە سەر 1900 بۆ 2000 دینار ڕاوەستێت. بەڵێ سەبارەت بە سیستمی تاکوجووت ئەمێنێت یان چی لێ دێت؟ سیستمی تاکوجووت نەماوە بەڵێ هەلەکەم ڕۆژی جێبەجێکردنی بڕیارەکە کە ئەم بڕیارە لە دوای کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە ڕۆژی هەینی کەوتە بواری جێبەجێکردن و بە دابەشکردنی بنزین بەسەر پارێزگاکاندا سیستمی تاکوجووت نەماخۆ. بەڕاستی ئێمە وەکو وەزارەتی سامانە سروشتیەکان وەکو حکوومەتی هەرێم بە سیستەمی تاکوجووت خۆشحاڵ نەبووین. بەڵام بۆ هۆی کەمیەکە و بۆ هۆی بەرزی نرخی ئەو کەمیکە لە بەردەستمان نابووە لەبەرەوەی کە ئیزدیحامێک لەسەر بنزینخانەکان لە پارێزگاکانە دروست بوو هیچ ڕێگا چارێکی ترمان لە بەردەستان نەبوو بۆ ئاسانکاری هاوڵاتیان تەنها تاکوجووت نەبێت. بۆ 690 دیناریەکەش نەماوە یان بۆ ئەوما بۆ هیچ کەمێک لەو بنزینێکە حکوومەتی هەرێم دابینیەکان نەماوە. بەڵێ بەڕێز ڕەبین زەنگەنە بەڕێوەبەری گشتی و کارژێڕی و دارایی لە وەزارەتی سامانە سروشتیەکان سوپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سوپاس کارێک خۆش.